سلااو لە بینەرانی پایتەخت میدیا من ئێستا دوو لە ئەکتەرانی فیلمی کفنم لەگەڵایە ئەمە بڕۆمەلایەن و کۆمەڵێک پرسیاریان لێ بکەم خاتو چریکەی عەبەڕەش و کاکارۆم لەگەڵایە سلااو لەبێ چریکە خان سلااو لە تۆش گیانی من ئەمە بزانم فیلمی کفن ئەزمونێکی چۆن بوو بۆ تۆ ئەزمونێکی زۆر جیاواز و زۆر تایبەت چۆن بوو بڕیاریە لەم فیلمەیە بەشداری بکەی فیلمێکی جیاواز بوو بۆ تۆ خۆی ئەو شێوازی ژانرە من حەزم لێیە و لە دەست پێکەوە لە کاتی نووسینەوە دوور و نزیک ئاگامان لێیە و لە کۆتایی شاکە سیناریۆکە هاتە پێگەیشتن و خێرمەوە زۆر دڵخۆشی کردم و زانیم ئەم دەنگانەوەیشیە بێت بەڕاستی باشە تۆ پێشتر لە فیلمی 09 بەشداریت کردبوو جیازی ئەو دوو کارەکتەرم بۆ باسکە کفن چۆن بوو بەلاتەوە و 09 چۆن بوو بەلاتەوە زۆر جیاوازە و دوو دنیای جیاوازە و دوو ژانری جیاوازە و دوو کەسایەتی زۆر لە یەکتری دوورە و ئیشکردنی یەکتەریش ئەوەیە کە بتوانێت بە بەردەوام کار لەسەرەوە بکات کە جیاوازتر دەکەوێت لەو جارانی پێشووتریش پرسیارێکی تۆزە قورسە لێ بکەم لە نێوان کارەکتەری فیلمی 09 و فیلمی کفن کامیان هەڵەبژێری کامیان بۆ تۆ خۆشتر بوو زایچە لە نواندنە ئەو شتە نییە لەبەرەوەی هەرێکی شێوازێکی تایبەتیە ئەگەر بێت و تۆ من هەردوو ژانرەکە لە یەک بچووە کەسایەتەکە لە یەک نزیک بووە ئەو کاتەتوانی هەڵیان بژێری بەس دوو دنیای زۆر جیاوازنە بەرەوە هەردووکیان زۆر تایبەتن لەلام باشە من لە دوانێکی توای بینم کە گوایە ئەو فیلمەکە کرا لەسەر وێنەیەکی تۆ بابەتی سەحرەکە نووسرا بۆ فیلمەکە کە کاریگەری لەسەر تۆ بەجێهێشت بوو ئەمە بزانم ئێستا چۆنی تو باسێکی ئەوم بۆ بکەیت چۆن بوو ئەو ڕووداوە ڕوویە لە چاپێکەوت نەشە باسمان کردوە دووبارەی نەکەینەوە تقریبا پێش کاتی تەسویر بوو لەخوا بەزدا بە شتێکی وانە بوو زۆر سپاس کاکارۆ ئێمە لای تۆ سلااو لێبێ سلااو لە تۆر زۆر سپاس هەستێکی چۆن بوو لەگەڵ هاوسەرەکە تا ڕۆڵە بینی وڵایی بێگومان ئەمە یەکەم کار نییە کە بێکەوانە نواندنەکەین یعنی ئەوەی وەزانم 2 بۆ 3 کار هەیە پێشتریش وەکو دراما بێکەوە کارمان کردووە بەڵام ئەوەی جیاواز بوو لەم کارەیە ئەوە بوو کە لە فیلمێکی ژانری هۆرەرە ئێمە نواندنمان کرد و ئەو ژانری ئێمە ئیشمانتیا کرد بوو تۆزە قورس بوو بۆمان یەکەم جار چکە تەسەوڕەکەم نەک لە کوردستان لە عێراقیشە ئەمە یەکەم فیلمی ترسناک بوو تۆزێک بۆمان قورس بوو بەڵامی تر خۆشبەختانە بە ئازایەتی کاک باهۆز و کاک سروشت و ئەمانە توانیوان کارەکە جێبەجێ بکەین ئەزمموی تۆ لەگەڵ ئەم فیلمە ترسناکە چۆن بوو بەلای تۆوە وڵای وەکو وتم ئەمە یەکەم کاری ترسناک بوو و یەکەم فیلمی هۆرەر بوو تۆزێک قورس بوو بەلامانەوە چکە بەڕاستی بەڕای من نواندن لەم نوعەژانرانەیە جیاوازە وەک لەوەی لە نواندن لە کارێکی کۆمیدی یا درامیە بکەی بەڵامی ترەوە بوو خۆشبەختانە دەمێک ئێمە خۆمان بۆ حازر کردووە وتیشم بە یارمەتیە و برادرانەی مەسەلەن کاک سروشت و کاک باهۆز توانیمانی شەکە بە باشی ئەنجامی بگەینی هەست و چۆنەکە و هەموو خەڵکە بە ئەو کاتەکەمە پێشوازێکی زۆر باش دەم فیلمەکرا هەستی ئێوە چۆنە؟ وەڵاهی زۆر من چاوەڕۆی ئەوەم ناکرد یعنی ئاوا بەگەرم و گوڕی و پێشوازێکی باشی لێ بکەن و بە تایبەتی شاری هەولێریش کە زۆر دڵخۆشینەوە ئەمڕوازان چوارەم ڕۆژ و پێنجەم ڕۆژی نمایشە بینێرێکی زۆر باشمان هەیە تاوان زۆر دڵخۆشم و زۆر سوپاسی شاری هەولێریشەکە سوپاسی یادگارێکی خۆشت لە خەیاڵایە کاتی تەسویر بۆمان باس بکەیت وەڵاهی چکە ژانرەکە وەرەر بوو بابەتمان زۆر بوو یعنی مەسەلەن مەشەدمانە کرد زۆر مەشەدە زۆر حەساسەکان زۆر ترسناکەکان یعنی دایمە پشتی کامێرە تیای بوو زۆر هەستی بە ترسەکردی بەخوا تەسەوورەکەم شتەکە بڵاو بوو بێتەوە بە ئێمە شاعین تیای بووە ڕۆیشتەوە لە ترسە ینی شتی وامان لێ بەسەر هاتە بوو زۆر سپاس بۆ ئێوەش حەزێتان